قص يعني بهيزك صار ما بين بلكي أبا يعني برخضانية هات كرنو يعني تراجيدية كسدو بيستو يك شهيد تحفتي كده أو قص بريدار أو قص يعني تشتكي زور مزنة ليه؟ ئێمە وەک ئەندامانی ژنان حزب زەحمەت کێشانی کوردستان هاتوون پامی هاوخەمی خۆمان بۆ شەهیدانی ڕۆژاوا ڕابگەێنین و هەروەها پشتگیریمان دڵخۆشن بۆ سەرکەوتنەی کە کوردانی ڕۆژاوا بەسەر ڕێکخراوی تیرۆریستی داعشا تۆماریان کردووە هەروەها پێویستە کورد یەکڕێز وێک هەڵوێست بێت ئێمە هاتوین وەکو کوردانی باشوور وەکو ژنانی حزبی زەحمەت کێشان پامی خۆمان بۆ هەر چوار پارچەی کوردستان بگەێنین. من وەکو ژنێک پەیامی خۆم پشتیوانی کوردانی ڕۆژاوا ئەەکەم پشتیوانی ژنان ئەەکەم پێم وایە ژنان توانی ویانە بەرخودانێکی گەورە تۆمار بکەن لە ڕۆژاوی کوردستانە کە بوونێتە ڕەمزێک بۆ ژنانی هەر چوارپارچی کوردستان. يعني چاو منگرتیه دست چاو گرک ام بگرن دست ام چاو رجبین جدا چی بکن؟ هذا بهيئة القضية الشرطة يمكن كلها شوات كل مناطق الإسلام في إسلام لسان إسلامي